سلااو هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆی تازم. طبعاان بورە هەر لەناو سیارە حەزم کرد ڤیددیۆ سریع تەسویر بکەم لەسەر فرەنس ڕیونیەن پاشوەی کە دوونیە شێوێ دیتم زەندێک برادر وشتیوا پرسیاریان کرد بوو کە ڕێیم چیە لەسەری. طبعاان فرەنس ڕیونیەن دەمەکە قسە هەیە لەسەری کە بکرێتن و بەس هەموو قسەکان دی ئایا بوو هیچی لە مەزەی ڕئیسی ینی مەزەری ڕسمی نەبوو بەس تشتێک وێ لێ کرد کە فرەنس ڕیونیەن ڕۆ بدا بە تەسەوڕی من لەبەر ئەوەی فرەنس ئەسڵەن لە بەرهەمێنانی کۆمپانی وێنە برۆسە وێنە برۆس کۆمپانی وێنە برۆس صاحبی پلتفۆرمی HBO ماکسە. ئێستا شەڕەشی گەورە هەیە پاشەوەی کە کۆڤید پاندەمیک کە لە هەموو دنیا وێ لێ کرد کە خەڵک سینەماکان دابخرێت خەڵک زۆرترین خەڵک کە لە ئۆنلاین ستریمینگتان شە فیلم شتیوا بکەم وەک نێتفلیکس و دیزنی پلس و HBO ماکس و هوڵ و ئانە. ئێستا شەڕەکە زۆر گەیشتیتە پیک گەیشتیتە قیمە لەبەرەوەی دیزنی پلس گەورەترین مەکتەبەی سوپەر هیرۆ و مەزموعشتێکی منداڵانەی هەیە کە ئایلە و منداڵ و میکی ماوس و ئەو شتانە کە پێویست ناکە بڵێم کە خەڵک زۆر حەزی لێ زۆربەی خەڵک ئیسترایک دەکات لە دیزنی پلس لە ئەمریکا لەبەرەوەی ئەو کۆنتێنانێک کە هەیەی بۆ منداڵان زۆر ئەپرۆپریێتە مناسبە بەس بەنسبەت نێتفلیکس ئەو پێویست ناکە بڵێم چکە نێتفلیکس لە هەموو دنیای تقریبا ئێستا ئیش دەکاتن وەکو دیزنی پلس و HBO ماکس نییە کە لە ئەمریکا و لەگەڵ هەندێک وڵاتی ئاسیا و ئەوروپا ئیش دەکات کە ویش مەرحلە زیادی دەکەن. HBO ماکس ئێستا بە هەموو نوعک قووەتەکەی دەوێ وا لێ بکە ئەو مەکتەبە گەورەی کە هەیتی بەکاری بینێتن بۆ ئەوی خەڵکی زیاتر ڕابچێشی بۆ پلتفۆرمی خۆی زیاتر خەڵک ئیشتراک بکاتن لەسەر ئەوەی پلتفۆرمێکی کە HBO ماکسە وەلو HBO ماکس حالیان بەس لە ئەمریکا و ئەو منطقانەی کە سەر بە ئەمریکانە ئیش دەکاتن نیاتی ئەو ساڵ دەست پێ دەکات دەستا ئەوروپا و هەندێک وڵاتی ئاسیا و لەگەڵ بۆ بەنسبەت وڵاتە عەرەبیەکانی خۆمان لەگەڵ OSN ئیشتراکی کردیە کە سێر پارتیە کە لەگە مەزمە وڵاتێکی دیش هەر سێر پارتی لە بەرکانیش حالیان لەگە سکایوانە ئەوەی لێ کرد کە فکری ریونیەن دووبارە زیندی بکتەوە. طبعاً بۆیە ئێستا HBO ماکس ئیش لەسەر هەموو ئەو لە ئەوەی دەکاتن ئەو مەکتەبێکی هەیتی پێشتر هەر شتێکەیە کە تەسیل لە عاتیفە و فیلینگی خەڵکی دەکات نۆستالجیا بۆ خەڵکی ئیش لەسەر بکە بۆ خەڵکی زیاتر جەزب بکە بۆ پلتفۆرمی خۆی عفو زۆر وەرە مقدمەکە درێژ بوو بەس ویستم پێتان بڵێم لەسەر چ فکری فرەنس ریونیەن هاتیە جەبینە سەر فرەنس ریونیەن. طبعاً فرەنس لە ساڵی 2000 چی پێ دەڵێن چارەوە کە تەواو بووە ئەو مسلسلەیە لەو کاتەوە ینی کە دەست پێ دەکا باز دەکا وەلو ئێستا سپۆیل دەکەم یەک شت هەیە کە زۆر بە جوانی باسی دەکات دەڵێ لە 2004 تا 2021 کە دەکاتە 7 ساڵ بۆ یەکجار ئەو شەشە هەر شەشیان ڕۆز و فیبی و چاندلەر و مۆنیکا و ڕێیچەل ئەوانە یەکجار بۆ یەکجاری لە یەکجێ بووینە لە یەک لۆکیشن بووینە بۆیە ئەوزە بینە پێساوی خۆت ینی وێنە بڕۆست ئەو شتە زەخمە هەیە بۆ تا ئێستا کە ئیستقلالی نەکردیە هەمویان کۆبکاتەوە یان ئەو دەنگۆیانەی کە بوو کە دەیانگۆ سیزنەی تازە دروست دەکەن حەڵقەی 4 ساعتی 5 ساعتی دروست دەکەن. طبعاً ئەو حەڵقەیە فولە لە نۆستالجیا و فیلینگ و شتیوە ینی بەزدی دەستکاری دڵت دەکات ینی بینە پێساوی خۆت ئەو شەشە 7 ساڵە یەکتریان نەدیتە پێکەوە لە یەکجێ کە دای نیشتینە لەگەڵ یەک. طبعاً حەڵقەکە بە مەزموعە نەوع شتێک عرض دەکرێت ینی وەک مقابلە وەک شتی کەون وەک دانیشتن لەگەڵ یەک باسی یادگاری زاران دەکەن باسی ئەو شتانە دەکەن. طبعاً کە دەبینی 7 ساڵ لەگەڵ یەکتریان نێتێکە لەگەڵ یەکدا دەنیشن نەفسی کیمیستری جارانیان هەیە نەفسی ینی ئینگیجمنتیان هەیە لەگەڵ یەکتری بە تەواوەتی لێک تێدەگەن بە تەواوەتی فیلینگیان هەیە بە یەکتری بۆ یەکتری ینی ئەو پێشان دەدا کە ئەو 10 ساڵی ئەوانە پێکەوە کە تەسویریان کردیە چەند ئەو مسلسلە تەسیری لە حیاتیان کردی و چەند حیاتیوانی گۆڕی و طبعاً حیاتی مە پێویست ناکە پێت بڵێم ئەوانەی کە لە منداڵی و لەگەڵی گەورە بووینە چ تەسیرێکی هەیە ینی ئەمن ئەو حەڵقەکە سەعاتێک و 43 دقیقە بوو حەزم دەکرد باوەڕ کە 10 ساعت بە ینی هەر بەچقەنەکی ئەو ساعاتێک و ئەو 43 دقیقەی ڕۆی بۆیە لەلایەک ئەو مسلسلە زۆر ئیمپاکتیە بۆ لەسەر ژیانی وان وی لێکردیە کە ژیانیان بگۆڕی وی لێکردیە کە ببنە سوپەرستار بەس لەلایەک وەکدابان ئەم وەک تەسەوری خۆم ئەم مسلسلەی زۆر زەرریشیان هەبووە ینی خەڵک زۆر ئەوانەی دەرەخیردیە کە ئەوانە کاستی فرێندزن ینی ئەتو مسلسلەیەک دەربینی کە حەڵقەی ئەخیری زیاتر لە 52 ملیۆن کەس تەماشەکە هەر ئەوەی هەفتانەی هەر سیزنەکی 25 ملیۆن ڤیوەری هەبی زیاتر 100 ملیۆن زار 100 بلیۆن زار 100 میلیارد زار کە تەماشەکرایەوە مسلسلە لەسەر هەموو پلتفۆرمەکان تەرجمە کرا بۆ زیاتر لە 100 و نازام چەند زمانی
یعنی بینە پێستاوی خۆت ئەتوو یەکێک بی لەو کاستانی زۆر زەحمەتە بتانی لەو ئینڤایرۆمنتی بێ دەرێ ببیە نەفرە چی دییان بوو بێ و ئاکتەر چیدی لە دەورە چیدی ینی خەڵک هەر ئەتوی دەبینی بۆ نوعە بۆیە ئەوە گەورەترین چالنج بوو بۆوان بۆیە ئەگەر بینە پێستاوی خۆت زۆربیان پاش فرێنزی ئەو نەجاحەتە گەوریان نینە لەو بەرهەمانێک کە هینای تەمسیلیان کردە عدا جێنیفەر ئەنیستۆن ڕیچەل بۆیە ئەو مسلسلەیە ینی چەند تەسیری باشی هەبوو ئەوەندە تەسیری خراپیشە بۆ لەسەران بێزگەڕووی کە تەسیرەی هەتا بڵێ باشی هەبوو لەسەریان طبعاً لەو حەڵقەی باسی ئەوش دەکا ئەوانە چۆن کاستین کراینە چۆن ئەوانیان هەڵبژاردیە کریتەرەکان و دارێتەرەکان چەند مانگەڕاینی ئەتا نەفەرێکیان دیتۆ تیپیکەڵ بۆ ئەو ینی ئەو دەورە هەبووە طبعاً یەکشتی تر هەیە لەو مسلسلە زۆر خۆشە جەدانیشینێکە مەسەلەن بۆ نمونە دەیڤد شومەر کە ڕۆس قسە لەگەڵ ئەوەی دەکاتن قسە لەگەڵ جۆوی دەکا باسی ئەوی دەکا کە ببیرتە ئەو حەڵقەیە کە هەمومان تۆپەکمان داوێت و نەمان دەیش بەبیری بێت ئەوە بکەوێتە خوارەوە تەوان ئەمە هەموو ئەحداسەکانی فرێنزمان نەک لەبەرە دەرخە و حتا قسەکردن و ڕوودەدا پاش و لەگەڵ سەر پێ دەکەنین زۆر بە ئەتیادی ڕۆز دەڵێ شتێکی وام لەبیر نییە ینی ئەم سەدمە لێ میدایانی ئەوان بزانە ئەو هەموو حەڵقە ئەو هەموو سینیان تەسویر کردیە هەندێک شتێ ئەسڵەن لە بیریان نییە ئەوە پێشانی وی دەدا کە ئەتوو زۆربەی کەس ممەسیل لەوانەیە تەمسیل بکات تەمسیلی جوانەبی بەس قەت تەماشەی ئەوەی خۆیان ناکات تەمسیلی خۆی ناکە یان تانشی ئەوی ناکە حتا پرسیار لێک دەکەن دەڵێم هەموو چێ فرەنزێری تێ فیبی دەڵێم یەک دووسیزنەیە نەمدیت یەک دەڵێ ئەمن هەموم نەریت یەک دەڵێ ئەم بۆ متەقەتەی دیتم یەک دەڵێ پاشوی کە منداڵەکانم گەورە بووینە و هاتینەوە عالمەی ویستیان فرەنسی بینی ئەمنیان بە زۆی لەگە خۆیان دانادەنا ئەمن نەمدیتە ینی حتا جۆوی دەڵێ من حەزم لێنێ تاشی مەسەرەکانی خۆم بکەم ینی زۆر قسەی زۆر بە خۆت دەکات دەڵێ I don't buy anything from it ینی دەڵێ من باوەڕم بە قسانەیە کە بەخۆم کردیتم ینی نەک باوەڕم بەخۆم ینی ئەم ناتان باوەڕ بەخۆم کەم ئەو قسانی کە کردیتم ئەوختی لەوانەیە خەڵک باوەڕ بکە بزەم باوەڕ ناکەم بۆیە دەڵێ ئەمن تانشی سینی کەسی تانشی سینینگۆ دەکەم زیاتر ئینجۆ دەکەم لەوی تانشی کە سینی خۆم دەکەم طبعاً ینی ئەو شتانە کە دەبینی لەو حەڵقەیە ینی زیاتر ورد لێ دەکا بزانی ینی ئەوانە کە چەند تەسیری حیاتیان هەبووە حتا زۆر قسە زۆر جوان دەکەن وعدەی زۆر جوان دەدەن دەڵێ لەمە دوا نامانوێ وەکو جاران بین لە خلال 7 ساڵ یەکجار ببینین لەمە دوا دەبی وعد بدەین وعد بە جمهور بدەین کە بە بەرنامە یەکتر ببینین بە بەرنامە لەگەڵ یەکتر بین بۆیە ینی ئێستا خەڵک زۆر ئەوەی تەسەوەر دەکرد کە سیزنە چیدی تازە دەربینین کە پاشوی فرێنس جەماعەتەکە پیر بووین و ژیانیان چی بەسەرات و شتیوە خۆی ئەمن پڕ بەدڵ حەزم لێە و ئەکیدم ئەگەر دەریبینیم پارە چ خەیاڵی ئیش دەکا هەموو خەڵک حەزی لێە بەس ئەمن وێنە برۆز بۆ شتانە زۆر ڕزیلە یان نێک ڕزیل لە مۆزوعی پارە ینی حەزی لێ نیە ئێستا مەسەلەن ئەتا زاک سنایدرز کەتی دەرینە ئەو هەموو هجوومە کرا سەری دنیا شەقی بەر ینی تەسەوەڕ ناکەم قەت وێنە برۆز بگاتە ئەو قەنەعەتی کە شتە بکە بۆیە لەلایەک حەزم لێ زۆر بکە لایەکش حەزم لێ ئەوها دائیمەن بە تامەزرۆ ببینێن بە شەوق ببینێن بۆی کە بزانین فرەنسی بەسەراتیە ئەو مسلسلەی کە لە قیمەی خۆی تەواوی کرد حتا ئەو مەشەدی دا ئاخر مەشەد کە تەسویر دەکرێت کە خەڵک جمهور چەپڵێ لێدا و مەیلۆ دەگیریە و مەلیۆ پێ دەکەنی و زایدن ئەو کەسەی ئەو کچەی کە کلاکێتەکەی ئەوە لێ دەکاتن ئاخر مەشەد تانشێری موچایی بکە یەکسەر هەز دەکەی ینی گریان لە قورجیتی طبعاً ئەو مەشەدانە زۆر مەشەری نادرن ینی ئەوەندە ساڵی کە فرێنستەوە بە یەک جێی نەبوو بتانی مەشەرێکی ببینی کە پێشتر کو تەسویر کریان چ تەسویر کرای ئەو شتانە طبعاً وێنە برۆزۆ پێم گوتی بۆ شتان ڕزیلە مستەحیلە شتێکی وا ببینی کە بزانین کە تەسویر کرایان چۆن تەسویر کرا بۆیە ئەو مسلسلە وشەچی دیشیە باسی ئەو گەمەی دەکەن کە ینی ئەو سینەی کە ئەو گەمەی کە جۆوی لەگەڵ جەماعەتی کوڕەکان لەگەڵ کچەکان دەیکەن لەوێندا ڕۆز حەکەمە کە ئەوان شوقەکەی دەدۆڕێنن کچەکان کوڕەکان دێنەوەی ئەوان دەستنە ئەو لای طبعاً نفسی گەمەی دووبار دەکەنەوە بەس بە شتی تازە ینی بە یادگاری تازە بەس ڕەبتی بە فرێنسێ طبعاً ئەو مەشەدەیەکە کە لە هەرە مەشەدە شازەکان و یەکشی دیش ئاعتراف دەکەن ڕۆز و ڕیچەڵ لەوێندە کە وەختێک کە تەسووریان کرێ کراشان بۆ یەکترە بۆ بەس قەت علاقەیان لەگەڵ یەک نەبووە دائیمە ویستیان علاقە لەگەڵ یەکدا بنێن قەت وەختەکە پێشفێک نەبووە یان ئەو لە علاقەی بۆ یان ئەو کێ لە علاقەی بووە طبعاً ئەو هەموو میمۆری و ئەو هەموو شتێک کە دەیبینی و ئەو هەموو طبعاً مەزموعە نەفەرێکی زۆر دنیا مەشهوریان هەیە خەڵکی ئەتیادیان نییە مقابلیان لەگەڵ دەکەن فرەنسان تەسیری هەبووە لە سەریان
جون سنو دێنن لە گەیم ئۆف ترۆن طبعا قسەشی زۆر ئەوەی جوانی هەیە جون سنو طبعا بۆی بزانێت کە کمیستریوانە چەند بەخۆتە لەسەر قسەی ئەوەی گوتم کمیستریوان بەخۆتتانشی جون سنوی بکە دەڵێ ئەو مەشەدەی کە قەنەفەکەی دەبەنە سەرێ هەر دەڵێ پێفۆت وەچی ڕۆز دەڵێ لەو لای چاندە تووڕە دەبی سێجار دەڵێ شەتە بە تووڕێ طبعا دەڵێ ئەگەر ئەو دایالۆگی بخینەوە لەسەر پێپەری هیچ شتێکی فەنی تێدا نییە یعنی ئەسڵەن شتێکی زۆر بڵشێتە بەس کە ئەوانە لەبەرەوەی ئەوانە فیزیکال ئەپیرەنس کۆمیدیان هەیە ینی کە تەماشایان دەکەی و تەرقی و بیهێڤێریان لەو مەشەلانە لەبەرەوەی زۆر کۆمیدیە بۆ یەکسەر هەز دەکەی بە تەواوەتی کە زۆر کۆمیدیە و جەباسی وی دەکات دەڵێ ئەو مەشەداگە بخینەوە لە سەوەڕەخی یەک زەڕە کۆمیدی نییە بەس کە لەوێن دەلێبینی ینی 200 زایش بینی خۆر پێراناجی ژانەسەگی دەگری ئۆلمۆس دەگریەی کە لەگەڵ پێکەنین و دیڤید بێکامی دێنن لیدی گاگای دێنین ئەو کەسانی کە چەند ئەسیری هەبووە فرنز لە سەریان بۆیە بەجددی ینی وێڵدن بۆ حەڵقەی عجایب دەستکاری دڵ دەکا با من و عچی هیوادارم شتی تازە بکەنەوە لەو مەوزوعی بەس ئەکیدم نایکەنەوە و حەزم لە یارۆ هەروە بە پێرفێکتی بینین تۆ تێشی نەدەن هەر ئەوەی بۆی داوای لێبوون دەکەم ئەگەر حەڵقەکە دوور دێت و حەزیشم نەکرد بگەڕێمەوە لە ماڵێ و لە ستۆدیۆ لە شتان تەسویرکەم هەرویستم بە سەریعی باسی ئەو مۆزوع بکەم و لا ئێوە خۆش